بۆیە لێرەوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە سوپاسێکی گەرمی گەل و حکوومەتی کۆریا دەکەین. سوپاسێکی تایبەتیشمان هەیە بۆ ئاژانسی کۆیکا. ئەمەوێ ئامادەبووان بەبیر بهێنمەوە کە دۆستایەتی کۆریا و کوردستان دۆستایەتی ئەمڕۆ نییە. دۆستایەتی کۆریا و کوردستان ئەگەڕێتەوە بۆ کاتی دوای ڕووخانی ڕژێم کە سەربازەکانی کۆریا هاتن لە کوردستان نیشتەجێ بوون. هێزێکیان هاتبوو هاوکاری هێزی هاوپەیمانان بوو بۆ ئاوەدانکردنەوە بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ جێی دەستی کۆریا لە کوردستانەکەمان زۆر دیارە و دۆستایەتی بینی گەلانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی کۆریا و حکوومەتی کۆریا و سەربازی کۆریا پەیوەندیەکی کۆنە، پەیوەندیەکە کە جێی شانازیمانە و ئەمڕۆ هەنگاوێکی ترە بۆ بەهێزکردنی ئەو پەیوەندیە و ئەو دۆستایەتیە. ژێرخانی هەر وڵاتێک کە سەرکەوتوو بێ ئەبێ پەروەردە ئەولەویەت بێ. ئەگەر پەروەردەت ئەولەویەت نەبێ و پەروەردەت کەم و کورتی هەبێ دڵنیا بن بەشەکانی تری ژیان و کۆمەڵگە و حکوومەت و حکومڕانی کەم و کورتی دەبێ. بۆیە ئێمە لە حکوومەت ڕاستە لە 4 ساڵی ڕابردوو قەوانە کۆنەکە لێ نادەمەوە، قەیرانەکانمان توش بووین، بەڵام پەروەردە و ئیدارەدانی کەرتی پەروەردە لەم کاتە سەختەدا هەمیشە ئەولەویەتەکەمان بووە. بێکەم و کورتی نەبووین. گلەی و گازەندەیەکی زۆر ئاراستەی حکوومەت کرا. مامۆستایان 4 ساڵی زۆر کورسیان تێپەڕاند. وسپاسیان دەکەین لێرەوە ئەو مامۆستا بەڕێزانە کە بە سەبر و بە تەحەمولەوە لەگەڵمانمانەوە ناڕەزایەتی خۆیانیان دەربڕی، نیگەرانی خۆیانیان دەربڕی و هەڵوێستی خۆشیان دەربڕی، بەڵام لەگەڵمانمانەوە وسپاسی وەزارەتی شەکەم کە ڕۆژانە لەسەر خەت بوو لەگەڵیان بۆ ئەوەی دڵنیایان بکەینەوە کە پەروەردە ئەولەویەتمانە. لە گەشەکردنی کەرتی پەروەردە ئێمە گرنگیمان داوە بە چەندایەتی زیادکردنی فێرگەکانمان، قوتابخانەکانمان. ئەوە گرنگە، دروستکردنی ژێرخانەکە پێویستە، بەڵام ئێستا ئەبێ ئێمە گرنگیەکی زیاتر بدەین بە کواڵیتیەکەی. ئاستی کەرتی پەروەردە لە هەموو قۆناغەکانیەوە بەرز بکەینەوە، نەک تەنها لە ڕووی بیناوەوە، بەڵام لە ڕووی مامۆستاکانیەوە، لە ڕووی کارمەندەکانیەوە، لە ڕووی پسپۆرەکانیەوە، لە ڕووی کارمەندە ئیداریەکانیەوە ئەو ئاستە بەرزکەینەوە و بە فەعلی شانی خەڵکی خۆمانی بدەین کە پەروەردە ئەولەویەتمانە. ئەم بینایە هەدیەی کۆمەڵانی خەڵکی کۆریایە. با سەری ئەوانیش بەرزکەین و سەری خۆمان بەرزکەینەوە، تاکو کە ساڵێکی تر قونسڵ یان سەفیری کۆریا هاتە ئێرە ببینێ کە ئێمە چۆن هەدیەی ئەوان ئەپارێزین، چۆن هەدیەکەیان بەرز ڕائەگرین و خەمی کەرتەکەمانە خۆین و سوپاسی ئەوانیش بکەین.